چوار تەکنیکی پرۆمپت نووسین کە ئەگەر بیانزانی ئاسی قسەکردن لەگەڵ AI تەواو دەگۆڕێت. هەرو جۆرەی کە پێویستە لە هەر بارودۆخێکدا بزانی چۆن قسە بکەی و بڵێ چی، لەگەڵ ژیری دەستکردیش دەبێت بزانی چۆن و بە چی جۆرە قسە بکەی. بەڵام سڵاو، من سروشم و بەخێر هاتن بۆ ڕۆژی پێنجەم لە سەفەرە 50 ڕۆژێکمان بۆ وڵاتی ژیری دەستکرد و لەم ڤیدیۆدا چوار تەکنیکتان فێر دەکەم کە ئەوەی چوارەمیان هەموو شتێک پێچەوانە دەکاتەوە و زۆر تایبەتە. سپۆنسەری ئەو سەفەرە کۆمپانیا ئایزۆنە کە بۆ کڕینی ئامێرەکانی ئەپڵ وەک ئایفۆن و ئایپاد و مەکبوک و هەر شتێک کە ئەپڵ هەیبێت دەتوانن بە باشترین نرخ و باشترین گەرانتی بیکڕن کە دوولقیان هەیە لە هەولێر و سلێمانی. ئەوەش ناونیشانی ئایزۆنە کە لەو ڕێگایانە و دەتوان پەیوەندیان پێ بکەن. جا ئێستا با بزانین چۆن لەم ڤیدیۆدا لە ئاستی کۆرسە تایبەتەکانی جیهاندا ئەو چوار تەکنیکە فێر دەبین. سەرەتا تەکنیکەکەتان پێدەناسێنم و پێتان دەڵم لە چ کاتێکدا لەو تەکنیکە کەڵک وەربگرن. نمونونەکانیتان نیشان دەدەم و لە هەمووایە گرنگتر دەچینە سەر چاتبۆتێک و بە تاقی دەکەینەوە. تەکنیکی یەکەم Conversation Perspective. لێرە دەزانین کە کارکردن لەگەڵ زیرەکی دەستکرد وەک ChatGPT تەنها ئەوە نییە کە یەک پرسیار بکەیت و یەک وەڵام وەربگریت و بڕۆیت و بەجێ بێڵیت، بەڵکو دەبێت وەک گفتوگویەکی درێژ سێری بکەیت وە بزانێت لەگەڵ یەک دانە قسان دەکەی کە هیچی لە حاڵی نابی. بەم سێ هەنگاوە: یەک، نابێ بوەستی، بە یەکەم وڵام ڕازی مەبە، بەڵکو ئەوەندە پرسیار و وڵامی لەگەڵ بکە تا وڵامەکەت دەتاشیت و دەبێت بەو شتێک کە تۆ دەتەوێت وەک پەیکەرتەراشێک کە پەیکەرەکە دەتاشێت تا دەبێتە پەیکەرێکی تایبەت. دوو، سوود لە وڵامەکان وەربگرە. هەر وڵامێک کە AI دەیداتەوە بەکاری بهێنە بۆ پرسیاری داهاتوو. سێ، ڕێگاکەت بگۆڕە. ئەگەر بینیت وڵامێکی باشی پێنەدای کۆڵمەدە، تەنها شێوازی پرسیارەکەت بگۆڕە و لە ڕێگایەکی ترەوە هەوڵ بدە وەک ئەوەی بچێ سەرلقێکی تریدار. بۆی کە جوانتر لەو بابەتە لە تەکنیکی یەکەم تێبگەین دەڕۆینە ناو چەتبۆتێک. ئێوە دەتوانن لە هەر چەتبۆتێک کە پێتان خۆشە کەڵک وەربگرن کە لە پارێزگای دووەم جوان دایان ناسێنین. من دەڕۆمە ماڵپەڕی arena.ai کە ڤیدیۆشم بۆ دروستکردن ڤیدیۆکەی لەسەرەیە، دەتوان چاوی لێ بکەن و لەوێدا لە بەشی دایرێکت چەت مۆدێلی جێمینای 3 پرۆ هەڵدەبژێرم و ئەو پرسیارەی لێ دەکەمەوە پرۆمپتە چکۆلەی بۆ دەنووسم کە هیچ وردەکارێکیشم تێدا باس نەکرد، تەنها نووسیمە دەم هەوێت ڤیدیۆیەکی ریلز بۆ ئینستاگرام دروست بکەم لەسەر زیانەکانی کەوشی کۆپی. سەرەتا تەنها 3 بیرۆکەی جیاوازم بدەرێ بۆ سناریۆکە. ئێستا ئەو هاتووە 3 دانە بیرۆکەی جیاوازی بۆ ریلزەکەمان نووسیوە. بیرۆکەی ڕۆژی یەکەم و ڕۆژی دێم بۆ سناریۆیەکی کۆمیدی، دوایە هاتووە بەراوردی کردوێتەوە کواڵیتیەکەی نزیکە بە بیرۆکەی ASMR و لە بیرۆکەی سێمیش هەڵەیەکی پەروەردەیی یان سناریۆیەکی ئابووری تۆ زیانێکی دوێکەوتۆ. منیش هاتووم وتومە بیرۆکەی یەکەمم بەدڵە، بەڵام هوکەکەی پێویستە سرنجڕاکێشتر بێت. ویش هاتووە لێرەدا 3 دانە هوکی بۆ دروست کردوم. هوک چیە؟ هوک ئەو بەشە لە سناریۆیە کە بینەر دەچەقێنێت و ڕای دەگرێت. ئەو هاتووە 3 دانە هوکی تایبەتی بۆ نووسیوم کە من وتومە هوکی یەکەمم بەدڵە. ئێستا بچۆ سەر بەشێکی تری سناریۆکە، هوکەکەمان هەڵبژار و چۆ سەر بەشێکی دیکە. ئێستا هاتووە سناریۆکی بۆ پەش کردوین. بەشی هوک خەیاڵ و خۆشی، واقعی و ئازار، هۆکارە زانستیەکان. جا بەشی کاڵتۆکشنەوەوانشی هەیە، بەشی کۆتاییەکێتی. لێرەدا ئەگەر دوای خۆشت پێ بڵێ کە سناریۆکەم بۆ تەواو بکە، سناریۆکەت کۆمپلێت بۆ دەنووسێ و سناریۆکی ئامادەت بۆ دەنووسێ. پس لە کارکردن بە ژیری دەستکرد لە هەر ژیری دەستکردێک بێت و هەر مۆدێلێک و بۆ هەر کارێک بێت، ئێوە نابێت تەنها بۆ پرۆمپتە بوەستن، بەڵکو دەبێت ئەوە گفتوگۆی لەگەڵ بکەن و گفتوگۆکەشتان ئەوە بێت فۆکس بکەنە سەر بەشێکی تایبەت هەرکەڕەتەی، نەوەی کە لە پڕا تەواوی ئیراد لە تەواوی بەشەکان بگرن. بەڵکو ئێستا هەروەک جوورێک کە دیتان من بیرۆکەی یەکەم بەگشتی بەدڵ بوو، بەڵام دیتم هوکەکەی کاری هەیە، هوکەکەی بۆ دروست کردم. دوای شاید ببینم کاڵتۆکشنەکەشی کاری هەبێ، پێویستە لەسەر کاڵتۆکشنەکەش کار بکەین. ئەوە بەش دەڕۆی دوایە دەڕۆی پێش تا ئەو شتێک کە دەتەوێت بەدڵت دەبێت. بەڵام کەنجی سوودی لێ وەربگرین، هەمیشە سوود لەو تەکنیکە وەردەگرین بێەوەی کە بزانین، بەڵام بە تایبەت کاتێک کە ئامانجی گەورەت هەیە کە ناتوانانی بە یەک ڕستە ڕوونی بکەیتەوە بۆ ژیری دەستکرد. تەکنیکی دووهەم پاترن پرۆمپت ریفاینینگ.
ئەم تەکنیکە باس لە یەکێک لە بنچینەترین چەمکەکانی کارکردن لەگەڵ AI یان Large Language Modelsەکان وەک ChatGPT ئەوانە دەکات. مۆدل زبانەکان وەک ChatGPT وەک Claude ئەوانە لەسەر بنەمای داتایەکی زۆری ئینتەرنێت ڕاهێنراون بۆ ئەوەی کە وشەی دواتر پێشبینی بکەن. بابەتی سەرەکی ئەوەیە پرامپتەکەی تۆ تەنها فەرمانێک نییە بەڵکو پەترنێکە کە مۆدێلەکە هەوڵ دەدات تەواوی بکات. ئەگەر پەترنی دەست پێکەکەت زۆر بەهێز و سواو نەبێت مۆدێلەکە مەیلی هەیە بەرەو وڵامت لەبەرکرا و باوەکان بڕوات. بەڵام بەگۆڕینی وشەکلیلەکان و شکانی پەتێرنەکە دەتوانین مۆدێلەکە ناچار بکەین لەو شتەی لەبەری کردووە دەربچێت و ناوەڕۆکێکی داهێنەرانە بەرهەم بهێنێت. هەروەها خودی پەتێرنەکەی تۆ دەتوانێت ستراکچر پەیکەر و فۆرماتێکی دەرچووەکە وەک پەترنێکی نوێ بۆ مۆدێلەکە پێناسە بکات. جوانتر تێبگەێنم یعنی ئەو پرۆمپتەی تۆ بۆ ژیری دەستکردی دەنووسیت ئەو تێدەگەێنێت بەو فۆرماتە قسەم لەگەڵ بکە. جاکەی بەکاری بهێنێت کاتێک ژیرێکی دەستکرد خەریکە قسەی دووبارە و کلیشەی دەکات و زۆربەی بەسوود نابێ بۆت. ئێستا با نمونەیەکی ئینگلیزیتان بۆ بهێنمەوە. لە ناو ئینگلیسیدا شارێکەیە بە ناوی ماریز لامپ یا بەوەی دەست پێ دەکا هەر وەک لە ویکیپیدیا دەبینن ماری هەد لیدل لامپ مەڕەیەکی چکۆلەی هەیە. جا شعرەکە وا دەڕوا ئەو شارەکەیتی بۆ خۆشتان دووار دەتوانن لە ویکیپیدیادا سێرچی بکەن و ببینن. ئێمە ئەو ڕستەی کۆپی دەکەین ماری هەد لیدل. واگەر بڕۆیە ناو چەتباتێک وەک ChatGPT ئەوانە هەر وەک دەبین لە ئارێنا AI من ChatGPT 5.1 هەڵبژاردووە بۆ بۆم نووسیوە ماروی هەدە لیدل باقیکەی من نووسیوە. چاو لێ بکەین ڕێک ئەو شتێک کە لەسەر ویکیپیدیا بەداتی ئیتمان دێ ئەوی درێژەکەی ئەومان بۆ دەنووسێتەوە. تا پس چاو لەوەی دەکات کە وشەکەی دوایە چییە و بەپێی ئەو شتێکە پێشتر ڕاهێنراوە ئەوی بنووسێت. ئێمە بۆی کە پەترنەکە بشکێنین چ دەکەین؟ دەڕۆینەوە هەر ئەو مۆدێلە ڕێک بۆ خۆی بەڵام لە چەتێکی نوێدا هاتوین لامپمان وشەی لامپمان سرێوەتەوە میکرۆسکۆپیکمان پێوەجات کردو. هەسا لەکەن ئەوەی وەڵیەکە هاتووە چیرۆکیشی تەواو جیاوازی نووس. بەس ئەگەر دەتان هەوێت وڵامەکەتان هەمیشە تایبەت بن پاتێرنەکان بشکێنن. پێش تەکنیکی سێیەم ئەگەر دەتان هەوێت لەم سەفەرە هاوڕێیم بکەن و تەواو فێری کارکردن بە AI بن کورتایتێک سابسکرایب بکەن و ئەو زەنگوڵە چالاک بکەن کە زوو ڤیدیۆ نوێیەکانتان بۆ بێت لایکێک بکەن و ئەوش تەکنیکی سێ. تەکنیکی سێیەم ئاودیۆز پێرسۆنا ئەوەیان پێچەوانەی هەندێک شتە کە فێری بووین. ئەو تەکنیکە جەخت لە گۆڕینی استراتیژی پێرسۆنا پەترن کە تێیدا بە مۆدیلەکە دەڵێن وەک شارەزایەک ڕەفتار بکە بۆ ئاودیەنس پێرسۆنا پەترن دەکاتەوە کە لەم شێوازەدا لە بڕی ئەوەی جەخت بکەینە سەر ڕەفتاری مۆدیلەکە جەخت دەخینە سەر ناسنامە و تایبەتمەندیەکانی ئەو بینەرەی کە ناوەڕۆکەکەی بۆ بەرهەم دەهێنرێت. ئەمەش وا دەکات LLM بە شێوەیەک ئۆتۆماتیکی زمان ئاسی زانیاری و نمونونەکان لەگەڵ پێویستیەکانی وەرگر بگونجێنێت. جاکەی بەکاری بهێنین کاتێک بابەتەکە ئالۆزە و دەتەوێت بۆ کەسانی ناپسپۆر یان بە تۆنێکی تایبەت ڕوونی بکەیتەوە. جوانتر تێبگەێنم با ئێستا بابچینە سەر چەتبۆت و داوای لێ بکەین کە چۆنیەتی کارکردنی ئینتەرنێت بۆ باپیرەیەکی 80 ساڵان ڕوون بکاتەوە. هەروەها داوای لێ دەکەم بابەتێکی ئالۆزی وەک کوانتم کامپیوتینگ ڕوون بکاتەوە بۆ کەسێک کە زۆری حەز لە چێشتلێنانە و تەنها لە ڕێگەی کەرستەکانی چێشتلێنان لە شت تێدەگات. ئێستا دەچینە سەر چەتبۆت و دوو بابەتی داوا لێ دەکەین. یەکەمیان داوای لێ دەکەین چۆنیەتی کارکردنی ئینتەرنێت بۆ باپیرەیەکی 80 ساڵانمان بۆ باس بکات. لێرەدا هاتووە چۆنیەتی کارکردنی ئینتەرنێتی بە 3 یا 4 دانە نمونە بۆ باسکردین بە باپیرەیەکی 80 ساڵان وەک پۆستچیەکی زۆر خێرا وایە کە نامەکان دەگوازێتەوە وەک کتێبخانەیەکی بێکۆتایی وایە کە زانیاریەکی زۆری لایە وەک تەلەفۆن و رادیۆ وایە کە بۆ پەیوەندیگرتن کەڵکی لێوەردەگرێت و وایەرەکان لەژێر زەوی و دەریادان
بۆ بزانە و کابلانە لەژێر زەوی دەریادان و بە باپیرە تێدەگەین. پس بە زمانێکی سادە دەتوانێت بابەتە قوڵەکانمان بۆ ڕوونکاتەوە. ئێمە لە تەکنیکی ئاودیەنس پێرسۆنا کەڵک وەرگین ئەو بابەتی هەروەها بابەتێکی ئاستام وەک کوانتوم کامپیوتینگ ڕوون کاتەوە بۆ کەسێک کە زۆر حەزی لە چێشتلێنانە و تەنها لە ڕێگەی کەرەستەکانی چێشتلێنان لەشت تێدەگات. هاتووە بیتی وەک هێلکە بیت و کیوبیتی بەرامبەر بە هێلکە و ئەو بابەتانە ڕوون کردوێتەوە کە چۆن دەتوانێت هێلکەیەک کوڵاو و خاو وەک بیت و کیوبیت بێت. یان هاتووە لە خوارەدا ئالگۆریتمەکانی لە نێو چێشتلێنان دا باس کردو کە چۆن تۆ پرۆسەیەکی چێشتلێنان دەڕاتە پێش ئالگۆریتمێکیش ئەوەیە و هاتوو زۆر بە جوانی لێرەدا بۆ ئەو بابەتەی کە ئێمە بەدڵمانە بەڵام بە زمانێکی تر بۆی باسکردن کە ئێوە دەتوانن هەر بابەتێک کە قوڵ بێ بابەتێکی بۆ کەسێکی تایبەت بتان هەوێت شی بکەنەوە دەتوان ئەو بابەتی بە زمانی ئەو کەسە داوا لە ژیر دەستکرد بکەن بۆتان شی بکاتەوە هەروەکە لێرەدا دیتمان. ئەم تەکنیکە یارمەتی دەدات کە بتانی لە تواناکانی ژیری دەستکرد باشترین کەڵک وەربگری. تەکنیکی چوارم فلیپ ئینتەرەکشن. ئەمە تەکنیکێکە کە تێیدا ڕۆڵە باوەکانی نێوان بەکارهێنەر و ChatGPT پێچەوانە دەبنەوە. لە زیاتی ئەوەی بەکارهێنەر پرسیار بکات و مۆدێلەکە وەڵام بداتەوە ئێمە وا لە مۆدێلەکە دەکەین پرسیارمان لێ بکات تا ئەو کاتەی زانیاری پێویست کۆ دەکاتەوە بۆ گەیشتن بە ئەو شتێکە ئێمە دەمان هەوێت. ئەم ڕێگایە کاتێک زۆر کاریگەرە کە ئێوەی بەکارهێنەر هەموو هەنگاوەکانی گەیشتن بە وڵام یان هەموو زانیاری پێویستەکەتان لا نییە بەگشتی ژیری دەستکرد دەپرسێت و ئێمە وەڵام دەدەینەوە. جا چ کاتێک کەڵکی لێ وەربگرین کاتێک کە دەتەوێت کارێکی تایبەت ئەنجام بدەیت وەک پلانی وەرزشی یان استراتیژی فرۆش بەڵام نازانیت مۆدێلەکە پێویستی بە چ زانیاریەکی تۆ هەیە. ئێستا بچین نمونونەکەی لەگەڵ ChatGPT ببینین و پاشان بنەماکانی ئەو تەکنیکەتان پێ بڵم کە بزانن چەندە تایبەتە. من دەمهەوێت پلانێکی وەرزشی بۆ خۆم بنووسم کە تێیدا ئامانجم کەمکردنەوەی هێشی ئەژنۆمە بەڵام هیچ زانیاریەکم نییە کە چۆن دەتوانم ئەم کارە بکەم. ئەوەی بە ChatGPT دەڵم تۆ ڕاهێنەرێکی وەرزشی و پسپۆری چاکسازی جەستەیت. ئامانجی من ئەوەیە پلانێکی وەرزشی تایبەت بە خۆمم هەبێت بۆ کەمکردنەوەی ئازاری ئەژنۆم و بەهێزکردنی جونگەکانم. بۆ ئەوەی باشترین ئامانجم دەست بکەوێت دەمهەوێت لە تەکنیکی فلیپ ئینتەگرێشن کەڵک وەربگرم. یەک دەربارەی بارودۆخی من پرسیارم لێ بکە وەک شوێنی وردی ئازارەکە جۆری چالاکیەکانم مێژووی پێکهان و ئەو ئامێرانەی لەبەردەستمدان. دوو تکایە تەنها یەک پرسیار لە هەر جارێکدا بکە one question at the time بۆ ئەوەی بتوانم بە وردی وەڵام بدەمەوە. سێ بەردەوام بە لە پرسیارکردن تا ئەو کاتێک هەست دەکەیت زانیاری تەواوت دەستکەوتووە enough information. چوار کاتێک زانیت تەواو بوو پلانە وەرزشیەکەم بۆ ڕێنمایە پێویستەکانم بۆ بنووسە. ئێستا یەکەم پرسیار بکە ask me the first question. پاشەوەی کە ئەو پرۆمپتە تایبەتەمان بۆ نووسی و داوامان لێ کرد کە پلانێکمان بۆ دابڕێژێت هەروەک دەبینێن هاتووە پرسیار لێپرسیوم. لە سەرەتادا توێ دەتوانێت بە دیقەت پێم بڵێیت شوێنی ئازارەکە ڕێک لەکوێ ئەژنۆتە و پێشی توینە دەتوانیم کوێ بڵێ. من نووسیم پشتەوەی ئەژنۆم کە زۆر بە نەحەزی نووسیمە بەڵام لێم تێگەیشتەوە و لە پرسیاری دووەمدا وتوویە ئایا ئەم ئازارە زیاتر کەی هەستی پێ دەکەیت کاتێک کە قاچت ڕێک دەکەیتەوە کاتێک دادەنیشی کاتێک هەڵدەستیتەوە بابەتانە ئەویشم پێکتووە و هەروە لێرە پرسیوم ئایا پێشتر هیچ جۆرە پێکانێکی کۆنت هەبووە لەو ئەژنۆیەدا و مکتومە نەخێر بۆ پرسیارانە هەروە دەڕوا تا ئەو کاتێکی زانیارێک پێویست کۆ دەکاتەوە و ئەو شتێک کە تۆ دەتەوێت و ئەو پلانێک کە پێویستە بۆ تۆ بۆت ئامادە دەکات. بزانین ئەو پرۆمپتە لە چی پێکاتووە و بۆ ئاوایە. ئەو تەکنیکە 6 بنەمای سەرەکی هەیە کە پێویستە ڕسایی بگرن. یەک گۆڕینی ڕۆڵەکان. مۆدێلەکە
لە وڵام دەرەوەیەکی سادا بۆ کۆکەرەوەیەکی زانیاری و ڕێبەر دەگۆڕدرێت. 2. دیاریکردنی ئامانج یان گۆڵ سپیسیفیکیشن. مۆدێلەکە دەبێت بە وردی بزانێت بۆچی پرسیار دەکات و لە کۆتاییدا چ دەرەنجامێک یا ئاوتپوتێکی دەیهەوێت بەدەست بهێنێت. 3. مەرجی فێربوون. بەکارهێنانی دەستەواژەی وەک تا ئەو کاتەی زانیاریت کرد بەسا تا مۆدێلەکە خۆی حاڵی بێت کۆتایی پرسیارەکان دیاری بکات. 4. کۆنتڕۆڵی ڕەوت. دیاریکردنی ئەوەی پرسیارەکان یەک لە دوای یەک بن یا هەمووی لەگەڵ یەکەوە بن. 5. دەستپێکردن تریگرینگ. کۆتایی هێنانی پرۆمپتەکە بە ڕستەیەکی ڕوون وەک یەکەم پرسیارم لێ بکە. 6. بنیادنانی چوارچێوە. هەرچی زانیاری زیاتر لە سەرەتادا بدەیت پرسیارەکانی مۆدێلەکە ورتر و پەیوەندی یارتر دەبن. جا 4 تەکنیکی تایبەتمان ناسی کە چۆن بۆ هەر بابەتەی بزانی پرۆمپت بنووسین کە پەیوەندی هەبێت لەگەڵی. بەڵام لە ڕۆژی 6دا 3 دانە استراتیژیتان پێ دەڵێم کە بە پرۆفێشناڵترین شێواز پرۆمپت بنووسین. لایک و سابسکرایبتان لەبیر نەچێت و هەتا ڤیدیۆکەی دیکە یانی ڕۆژی 6ەم خودای ئاگادارتان بێت.